سيري كان باولين بانشي مركزية دامزرا لأمريكا لصالي 1791 بلام لصالي 1913 كواتا صديقو هنديكا بطواوي كوتا جير ركيفي بانكا كان او بانكاني كلصالي 1821 دامزران او لصالي 1913 بانشي مركزي امريكي بطواوي تسليمي ام خاون بانك زلهزان نبون باش لدزداني پێنج سەرکردی ئەمریکی بەدەستی ئەوانەوە بڕۆ مێژووی ئەمریکا بخوێنەوە ئەبراهام لینکۆڵن هاریسۆن تایلۆر جاکسۆن گارفێلا لە دوای 1913 لە 1963 کاتێک کە جۆن کەنەدی ویستی چاپەمەنی دۆلار و مرکزی بانکی احتیاتی بخاتەوە ژێر ڕکێفی خۆی کە باوکی پێوت کوڕم ئەم ئیمزایە نەکەی ئەم هەوڵە نەدەی بتەوێت ئەم کارە هەڵەیە بکەی بتەوێت چاپەمەنی دۆلار و بانکی مرکزی ئەمریکی احتیاتی ئەمریکی بینیوە ژێر ڕکێفی خۆتە ئەوە بوو بە قسەی باوکی نەکرد و کردیانە بە قوربانی یەک فیشەک و بە قەناسێک لێیاندا و کوشتیان هەتا ئێستاکەش فایلێکی قەپادە کەس نازانی بەڕەسمی چیە کوشتویەتی بەڵام ئەگەر حساب بکەین ئەوانی پێش خۆی پێنج سەرکردێک کە کوژراون ئەزانین لە چێ کوشتویەتی بۆشە ڕۆبەرت کەنەدی برای خۆی ویستی خۆی هەڵبژێرێتەوە لە دوو ویلایەتەکە لە پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانە دەرچوو ئەویشان کوشت پێش ئەوەی ببێ بەسەرۆک لەو بەولاوە ئەو سەکردێکە دوای خۆی هات نەوێرە باسی گەڕانەوەی بانکی مرکزی ئەمریکی بکە بۆ ژێر ڕکێفی حکوومەتی ئەمریکا یاخود باسی ئەو کە چاپەمەنی دۆلار بکەوێتەوە ژێر ڕکێفی حکوومەتی ئەمریکا بۆیە لەو کاتەوە چاپەمەنی دۆلار لەژێر دەستی خۆیاندایە و ئەوەندەی بیانەوێ کۆپی ئەکەن ئەدەن بە قەرز بە حکوومەتی ئەمریکا و بە گەلی ئەمریکا و بە هەموو جیهانیشە کەواتە قۆناغی سەرمایەداری چۆ قۆناغێکی ترەوە قۆناغی ڕیبەوی چۆ قۆناغێکی ترەوە ڕۆژ لە دوای ڕۆژ سەدە لە دوای سەدا بابێن دە ساڵ لە دوای دە ساڵ ببورن و گەشەیان کردووە لە سەرتاوە چۆن دروست بوون لە ساڵی 1921 دوای چۆن کۆمپانیا بانکیان دامەزران و چۆن خەڵکانێکیان پەروەردەکرد لەسەر ڕسوخۆری لەوەشەوە نەوەستان کە توانیان بانکی مرکزی ئەمریکی بکەوێتە ژێر ڕکێفی خۆیان بۆیە لە 1930 تا ئەمڕۆ کەس ناڵێت دۆلار ئەمریکیە لەوێ چاپەکرێت بەڵام ئەمریکی نییە هی خاوەن سەرمادارە زرهێزەکانی جیهانن بۆشە بینی بەوەشەوە نەوەستان کە دۆلار و چاپەمەنی کەوتە ژێر ڕکێفی خۆیان و چاپیەکەن ئەوەندەی بیانەوێ جگە لەوەشە سەیرێکە ئەمە کە کۆشی سپی ئەبینین با بڵێن لەسەر قەرزا وەستاوە بۆ لەسەر قەرز وەستاوە ئەبین ئەمە کۆشی سپیە لەسەر قومار کارتەکانی قومار دانراوە کەواتە یەک کارت دەربێت هەر هەموو کۆشی سپی ئەڕوخێت بۆ چونکە لەسەر قەرزە بنیاد دراوە بۆشە باسم کردووە ئەگەدار بن ئەمریکا لە بەردەم گەورەترین داڕماندایە بۆی کە دۆلارەکەشی قووەتی نەماوە دۆلار کە وڵاتەکەی بە دۆلارەکەیەوە بەسراوەتەوە بە اقتصادەکەش لەژێر دەستی خۆی دانیا خۆ قەرزداری ئەو کۆمپانیا و بانکانە جیهانە و بۆیشە کەوتە ژێر قەرزێکی یەکجار زۆرەوە بۆیشە بێت ترامپ هاواری لێ ئەستاوە یەخەی ئەملاو ئەو لە ئەگرێت هەروەک ئەوان پێش خۆشیشان بە هەمان شێوە ئەو کاریان کردووە بۆیە ئەبین ئێستا کە چیمان بۆ ڕوون بۆتەوە ئەبینین لە دوای ئەو بەوەشەوە نەوەستان جەنگی جیهانی یەکەم سەری هەڵدا کامەش لە دوای ناپلیۆن و شەڕ ناوخۆیەکانی شەڕ داگیرکاریەکانی ناپلیۆن کە بۆم باسکردن ئەوروپا قەرزێکی زۆری کەوتە سەرێ بەوەش نەوەستان جەنگی جیهانی دووەم ئەویش سەری هەڵدا و ئەو وڵاتانە تێکبەر بوون و شەڕێکی یەکجار زۆر خوێناویان کرد و خۆتان ئەزانن بەس لە حەربی عالەمی یەکەمە تقریبا 25 ملیۆن کەس کوژرا و بە ملیۆنەهاش بریندار و معاوەق و پەککەوتی لێکەوتەوە و لە جەنگی جیهانی دووەمیشە بە هەمان شێوە شەڕێکی زۆر کەوت و 55 ملیۆن کەس کوژرا هەر لە نێوچەوانی لەسەر پشتی ئەڵمانیەکان و وڵاتە ئەڵمانیەکان بوون کە ئەڵمانیەکان بەداخۆ زۆر بێ ئەدەبانە زۆر بێ شەرمانە باسی مێژووی ئیسلامەکەن کە ئەگەر باز شەڕەکانی ئیسلام بکەی ئەبینی بە شمشێرێکە چەند سەد یان چەند دە نەفرێک کوژراون ئەو پەڕی زۆر ڕۆیشت بە هەزار نەفرێک کوژرابیان چەند هەزارێکە بەڵام باسی ملیۆنە های خۆیان ناکەن لە کاتێکە زۆر بێ ئەدەبانە پەردەپۆشی لەو مۆزوعاکەن لە سەردەمی ئەڵمانێتە پاش سەرڵدانی ئەڵمانێتە چ شەڕێکی خوێناوی هەموو جیهانی گرتوتەوە ئەوەکو مەسەلەی بزنەکە و
مەڕەکەمان لێ دێ ئەلێکە بزنێک و مەڕێک پێکەوە ڕۆیشتن لە بزنەکە ئاوێکی جۆگەلێکیان هاتە پێش مەڕەکە بازێکی هەڵدا و پەڕیەوە ئەو بەری دونگەکەی جوولا و ئەیب نەبی پشتەکەی دەرکەوت کە دەرکەوت بزنەکە پێی پێکەنی گوت ها وەڵا ئەوە حەیات چوو تۆ پاشەڵەکەت وە دەرکەوت مەڕ گوتی تۆ شەرم ناکەی گوتی ئێ من لە پازدانێکە وەم لێ هاتووە دایم داپۆشراوە بەڵام هی تۆ هەردەم دیارە ئەو بوو باسی خۆت ناکەیت و هەردەم هەر دیارە هەتا ئێستا کەشە تۆ حیات هەر چووە و حیات ڕۆژ بە ڕۆژ زیاتر خراپترە بێت بۆ باسی پازدانەکەی منەکەی ئاینەوە مەسەلەی ئەلمانیەکان و لەگەڵ مێژووی ئیسلامەتیە هی خۆیان شەڕەکان لەوەتی سەری هەڵداوە کە بە مێژوو نیشانمدان بە ملیۆنەها کوژراوە بەڵام باسی ململای نێوان ئەمەویەکی و عەباسیەکانەکەن یاخود عەباسیەکان خۆ لە ناوخۆیاندا ئەگەر کوڕێک باوکی کوژ باوک مامێکی کوشت بێت ئەویش هەر لە ناو کۆشەکەی دەرنەچووە کە بپەرشێتە سەر بازاڕ و وڵاتەکان هەم لە ناو بچن وەکو ئێستا کە مرۆڤایەتی هەڕەشەی لە ناو چوونی لەسرە بەهۆی ئەم ئەلمانەتێکە بڵاو بۆتەوە کە وڵات کەوتە قەرزێکی یەکجار زۆرەوە نەکەدا داڕمانە ئابوووریەکە ئەی داڕمانی ئەخلاقی ئەی داڕمانە پەروەردەییەکان ئەی داڕمانی نەمانی خێزان ئەی داڕمانی هەڵوەشانەوەی پرۆسا و سەرگیریەکان ئەدی داڕمانی نەمانی احترامی گەورە و بچووک ئەدی داڕمانی نەمانی خێزان و پەیوەندی کۆمەڵاتیەکان کەمە کۆمەڵێک داڕمان لەگەڵ خۆیان هێناون کە بەداخەوە کە ئێستا کە ئێمە ئەبینین بەڵام ئایا بۆ هەست پێنان کە ئەمە سەرچاوەکە لە چێوە هەڵئەقوڵێت کە لەو ئەلمانەتە نەگریسەیە کە هەموو زیانی گرتوتەوە بۆشی کەوتوتە بەردەم گەورەترین قەیرانی ئەخلاقی و خێزانی و کۆمەڵایەتی و جیرانەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکان و ئەو قەیرانە دارایی کە لە بەردەمماندا بۆی هەموو زیان خۆش ئامادە کردووە نازانین مرۆڤایەتی بەرەو چێن دەرێ ئەڕوات بەرەو چ ئاقارێک ئەڕوات ئایا مرۆڤایەتی هەموو لە ناوە چێ ئایا کەمێک لە ناوە چێ ئایا حرب عالەمی سێم دروستە بێ ئایا فەقیر و برسێتێکە چیمان بەسەردا دێنێ بۆیش ئەمە لە چی لە نێچەوانی ئەو ئەلمانەتەیە عەزیزانی خۆم ئەمەیە کێشەکان